ئەمڕۆ گولەقی گەرمیانی ڕێکخراوی تەندروستکاران بە هەمانگی کۆمەڵگەی پزیشکی بەخشین بە مەبەستی پێشکەشکردنی خزمەتگوزاری سەردانی شاری کفریمان کرد و لێرەوە خۆشبەختانە دەستخۆشی لە ئەنجومەنی کفری و بەخشینی کفری ئەکەین کە توانیان لە نێو بارەگای خۆیانە و ڕیکلام و نەخۆشیان بۆ کۆکردینێتەوە و دیارە تیمێکمان تشکیل کردووە. ئەم تیمە پێکاتوە لە چەند پزیشکێک و کارمەندی تەندروستی و هەموو شتێکان بێ بەرامبەرە و نووسنگەی کفری ڕێکخراوی تەندروستکاران کوردستان تشکیلەکەین. ئەمڕۆ وەکو تیمێکی پزیشکی سەردانی شاری کفریمان کردووە بە مەسی خزمەت گەیاندن بەم شارە خۆشەویستە. من وەکو پزیشکیدان کۆمەڵێک نەخۆشم بینیوە، ڕێنمایمان داوە بە نەخۆشەکان تر هیوادارین انشاءالله لە داهاتوودا دیسانەوە خزمەتگوزاری ترمان هەبێ هەموو ڕێکخراوەکانی تریش ئینشاءالله هەمان خزمەتگوزاری بە شارە خۆشەویستە بگێنن و زۆر سپاسی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لەگەڵ سندیکای تەندروستکاران کە ئەم خزمەتگوزاریان خود ئەم تیمە پزیشکیان ڕوانەی ئێرە کردووە. دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەم کارە جوانە و بۆ ئەم ئیشار ڕێکوپێکە کە لەم قەیرانی داراییە گرنگی زۆرە بۆ خەڵکی کفری و بۆ بەتایبەتی کەم درامەتەکان و یارمەتی خەڵکتان زۆر داوە و دەستخۆشیتان لێ یەکەم و هیوادارم ئەگەر بە مانگانەش بێت سەردانمان بکەن هەموو جارێت چکە بۆ خەڵکی زۆر ئیسفادە هەیە و خەڵکی بەعام دەستخۆشیتان لێ یەکە کارێکی باشتان کردە و زۆر مەمنونتانین.